ژیانی نێوبەفر بە تایبەتی لە ناوچە دوورەدەست و گوندنشینەکانی وەکدەوەری برادۆست وێنەیەکی ڕاستەقینەی ڕەنج و زەحمەت و خۆراگری مرۆڤە لە بەرامبەر سروشت. ئەمە تەنها بەفرێکی جوان نییە، بەڵکو ژیانکردن لە نێوی قورسایی و ماندووبوونی خۆی هەیە. بەرەو گوندی کەژەک لە دەڤەری برادۆست دەڕۆین و نمونەیەک لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دەخەینە ڕوو. فایق حەمەد دانیشتووی گوندی کەژەکە، ئەو سەرقاڵی ئاژەڵ بەخێوکردنە و چەند سەرمانگایەکی هەیە. ڕۆژانە لەسەر بەفر جیا بە ئاژەڵەکانی دەدات و دەڵێ زستانان پێویستیان بە ئالیکی زۆرە بۆ مانگاکانیان. ئەو دەڵێ بەفربارینی ئەم ساڵ خۆشبەختانە ڕێژەکەی زۆرە، هاوشێوەی ساڵی 1993 کە بەفرێکی زۆر گوندەکەیانی گرتبەوە. بەڕاستی مارات بەخێوکردن لەو گوندێ زۆر زەحمەتە، یعنە تو لە مانگە 12 هەندێک جار زووترش دەبی ئەتوو یعنی بەدەست ئارفەکەی بدێ هەتە مانگە تقریبان 15 چارش تێپەڕی هەندێک سارە، لەبەرەوەی زستانی ئەو گوندەی سەختترە لە هەموو گوندە، تایبەت لە منتیقەی نابێم لە هەمووان، بەس لەو گوندی دەوروبەر لە هەمووان سەختترە. ئەو ساڕش بەفر وەکو ساڵی 93 بەفر هەندە زووباری هێستا هەوڕ و چاردەی یەکە، یعنی ئەگەر بێت و بگەتە مانجی سێ لەوانێ لەو کاتش تێپەڕی کەنا ئەساری 93 ئێستا لە متر لێرە لە متر تێپەڕیە. وەڵڵاهی ژیان سەختە زانی کوات و دەبی یعنی ئیشەکە 4-5 نەفەر ئیشت ئەو هەندەگە 15 مارات چێرت هەبن، یعنی زیاتر دەبێت و 2 نەفەر 3 نەفەر خەریک من ڕۆژێ بەردەن و بینن جیا بدەنێ کایە بدەنێ. بەفر تەواوی گوندی کەژەکی گرتۆتەوە، دار و بەرد و زەوی و خانووەکانی سپیپۆش کردووە و سەرماوسۆڵەی زۆری بەدوای خۆی داهێناوە، بۆیە هاوڵاتیان پێویستیان بە گەرمکەرەوەیە. داود نەجات هاوڵاتیەکی دیکەی گوندی کەژەکە، ئەو بۆ خۆگەرمکردنەوەی سەرقاڵی دارشکاندنە بۆ سۆپایداران تا خۆیانی لەبەرگەرم بکەنەوە و ساردی بەفر کاریان لێ نەکات. پێنەدانی نەوتی پێویست پێیان لەلایەن حکوومەتەوە وای کردووە هاوڵاتیانی گوندەکان پەنا بۆ سۆپایداران ببەن. حکوومەتی هەرێم داربڕینی قەدەغە کردێ داری تەڕ، ئەوجا مەجبورین یان بچین داری وشک بە وڵاغان بینین، یان ئەوێ ڕێز و باغمان خاوین کەینەوە بینین بشێنین بێخینە سۆبە. ڕاستی نەفتەکە شۆک و پێویست نییە، نەفتەکە بەرمیلە نەفتەچیان داوە پێمان کەەوە ئەوەش پشکەمان ناکات. گوندەکان سەرچاوەیەکی گرنگن بۆ بەرهەمی ئاژەڵداری و کشت و کاڵی، بەڵام ئەو چیرۆکە کۆڵێک زەحمەت و ماندووبوون و بەرگەگرتنی گەرما و سەرمای هەژارنشینان و ورەی مانەوەی ئەو هاوڵاتیانەیە کە تا ئێستا لە گوندەکانیان ماونەتەوە و دەستیان بە ژیانی گوندنشینیەوە گرتووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی کەژەک لە دەڤەری برادۆست.